بیسەران و بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە پرسی شنگال و چارەنووسی دەڤەری شنگال لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی ناوچەکە، بە تایبەت چوونی شاندێک بە ناوی کوردانی ئێزیدی کە لە یەپەرشە و نوێنەرانی یەپەرشە و نوێنەرانی حەشدی شعبی و نوێنەری حکوومەتی عێراق سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردبوو. ئەمە تەوەری دووەمی باسی ڕۆژمان دەبێ. لە تەوەری یەکەمی باسی ڕۆژدا باز لە تێڕوانین و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین سەبارەت بە ڕەوشی ئێستای ناوخۆی هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە بەڕێز مستەفا چاوڕەش ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. بەڕێز مستەفا بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە زۆر سوپاس کاکە، زۆر سوپاس. پێم باشە لە دەستپێکیدا باز لەوە بکەم ئەم نزیک بوونەوەی یەکێتی و پارتیە لە بارودۆخی ئێستادا بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکدا ئەگەر چەند مانگێک بگەڕینەوە دواوە پێشتر بازدەوە دەکرا، ینی ئەگەری ئەوە زۆر بوو کە یەکێتی بازدەوە دەکرێت دابەش ببێ دابەش نەبێ، کێشێنەوەی خۆیەکانی یەکێتی پرسی هەرە گرنگی میدیاکان بوو. بەڵام لە ماوەیەکی کووردا ینی ئێستا باڵانسەکە گۆڕدرا یەکێتی بوو بە هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان. ئەمە چۆن بوو؟ بەڵێ زۆر سوپاس. لێرەوە سڵاوێنێرم بۆ هەموو جۆگران. دیارە مەسلەی خۆی لە خۆیان جوابی ئەوەی جەنابێت ئەو کۆبوونەوەی ئەخیر کە ئێستا باسی کرد، کۆبوونەوەی کە بە سەرپەرشتی کاکۆسرەت بوو لە هەولێر وەفدی هەردوو لە کە مەکتەبی سیاسی هەردوو لا دانیشتن، ئەوە خۆی نیشانی ئەوەیە جوابێک بوو بۆ ئەوانەی کە چاوەڕێیان ئەوانەی کە باسی دابەشبوونی یەکیتیەکەن. ڕاستە خۆ لەمە حیزبێکە ڕەنگە خلافات و ناکۆچی شتی ژەبی نەکە ئێمە دیارە خۆشتێک نییە ئاشاراوە بێ داناپۆشتێ، بەڵام ئێمە بۆ مەسەلە گرنگەکان بۆ مەسەلە چارەنووسازەکان بۆ ئەوەی کە چارەنووسی خەڵکی کوردستانی پێوە بەسراوە ئێمە هەموو کاتێک خۆمانەوە تا بینیتان وەفدەکە وەفدێشی هەموو ئەو چۆنەڵی باڵەکانی ناوەنی چی ناوەنی بەیەکەوە بوو. جا لەبەرەوە ئێمە بۆ ئەم خۆناغی ئێستا ڕابردوو ئێستاش ئێمە هێزێکی بچووک نین، هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆڵەکەیەکە لە کۆڵەکەکانی خەبات و ئەمەی ئێستا پارتی و یەکێتی و کە هەردووکمان هێزی چەکدارمانەیە، هێزمانەیە پێشمەرگەمان هەیە. لەبەرەوە تا ئێمە ناکۆک بین خەڵکی کوردستان زەرەکە بۆ ضرورەتی ئەوە ئێستا کۆبوونەوەی ئەخیر کە بڕیار دراوە ڕەنگە لە چەند ڕۆژیدا توشتا کۆبوونەوەی مشتەرەکی تر بکرێ، چکە خەڵک چاوی تێوەیە، خەڵک هەموو داوا ئەکا ناکرێ مەزئەر هەوالیە بگەڕین، هەر کەسە لە ماڵی خۆی دانیشێ و هەر لە کەسە بە کەیفی خۆی لە شاشەکانیان لە بەعزی شوێن قسە بکە. من پێم وایە ئەوەی کە کردومانە و لە داهاتوو شابێ بە قوتریکەین، چکە ئێمە مێژوویەکمان بەیەکەوە هەیە، مێژووی ناخۆشمان تێپەڕانوە، مێژووی ئێستا مێژووی تەبایی و برایەتی و پێکەوە ژیانە کە بێ هەوڵ بین نەگەرەوەی خۆشمان هەموو لایەنەکانی تر، هەموو هێزە سیاسەکانی تر بە هەموو لایەکمان باشینە ژێر ئەو بارەگرانەوە چکەمە. بەڵێ باش، ینی بەڵێ دوێنێ ئێوە باستا ینی باسی ئەوەتان دەکرد کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان یەک بگرن و باز لە پرۆژەی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانتان دەکرد. بەڵام ئێستا ینی لە ماوەیەکی کووردا باز لە پرۆژەی هاوبەشی یەکێتی و پارتی دەکرێت بۆ حزب و لایەنە سیاسیەکان. ئەم گۆڕانکاریە لە ماوەیەکی کووردا ینی چۆن ڕوویدا؟ من پێم وایە بەرنامەکان گۆڕانی بەسەرا نەهاتووە، عیلاقی بەوە نییە خۆیمە گەر لەگەڵ گۆڕان ئەو ڕێکەوتن و شتانە کراوە معنایەوە نییە تێمە دەستی خۆمان بەسینەوە لەگەڵ لایەنێکیدا بۆ ئەم وەزع قورسە معقەدەی کە هەیە ئیتر دابنیشین و ئەوە بکەین. لەبەرەوە ئێمە ئەوەی کە کردومانە هەوڵ بدەین تا ئێستا ئەگەر چی هەر دوولا گلەیان هەیە لە یەکتی دوێنێ شوێتان لە قسەکانی کاک مەلا بەختیار بوو کە
ئیشارەتی بەو هینەدا کە ئەوانش قسەیان هەیە ئێمەش قسەمانەیە لەگەڵ برادرانە تەمەنا ئەکەم لەگەڵ ئەوانیشە سیغەیە لە سیغەکان دۆزینەوە بۆی بگینە چارەسەرێکی باش و ببێتە کۆڵەکەیەک ببێتە من کە باسی ئەوە ئەەکەم و باسی یەشێتی و تەباییەکەم باسی ئەوەژەکەم کە بە هەموو لایەکمان گۆڕانیش و ئیسلامیەکانیش و یەکێتی و پارتیش بتوانین لەسەر مێزێک کۆبینەوە بۆ ئەم وەزعە چارەن کە میلەتی کورد چارنووسی پێوی بەسراوە تۆ نازانی دوای ڕەنگەی سا دوایش پرسیارم لێ بکەی چارەنووسی ئێمە لەگەڵ عێراق و لەگەڵ ئەم وەزع و شەڕی دوای داعش و حەویجە و مووسڵ چی بەسەریە لەبەرەوە ئێمە هەوڵ بین هەموو لاکان بۆ ئەوی کە بگەینە شتێکی باش بۆ میلەتەکەم باشە وەکو دەبیندرێ لە دەستێکی یەکێتی ڕێککەوتنی استراتیژی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە دەستەکەی دیکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێککەوتنێکی سیاسی هەیە چۆن دەکرێت دوو ڕێککەوتن بەیەکەوە یەکێتی نیشتمانی کوردستان ینی ڕێ بکە وەڵام من پێم وایە شتێکی زۆر تەبیعیەکە کە بۆ مەسلحەتی خەڵکی کوردستان بە تایبەتی بۆ ئەم قۆناغا بۆ ئەمەی ئێستا ئێمە ئەو ئیتفاقی استراتیژیە لە قۆناغێکە کراوە کە هەموو خەڵک چاویتوێ بۆ خەڵکی کوردستان گەورەترین شت ئەوەیە کە ئێمە لە ئیتفاقی مادلین ئۆڵبرایت کە لە ئەمریکا لە سەردەسی وەزیری خارجی ئەمریکا کرا کاگ مامجلال و کاگ مەسعودی تیا بوون ئیتفاقی استراتیژی کرا لە سەردەسی ئەو دوو بەڕێزا کرا ئەمە قازانجی میلەتەکەمانی تیا بووە شەڕی لە کۆڵکردوێتەوە ئەی باشە ئێمە دابنیشین هەر دەسەوەسان و هەر خەریکیەوە بین کە تاعن لە یەکتری بینیان دابنیشین کەم و کوڕەکانی هەمومان کامانە بە یەکەوە چارەسەری بکەین لەبەرەوە ئەوەی کە لەگەڵ کراوە لە ڕابردووە پێم وایە ئیتفاق استراتیژیە بین گەورەی کەین لایەنەکانی تریش پشتیوانی لێ بکەن بین هەموو لایەکمان بە یەکەوە بین لەگەڵ گۆڕانی شەکا کە خۆیمە چ زەرری هەیە ئەگەر هیچی تەناقوزی زدیەوە دێ خۆیمە دژایەتی بۆ ئەوە دروست نەبووین اتفاقمان لەگەڵ گۆڕان نەکردو بۆ دژایەتی پارتی لەگەڵ پارتیشی ناکەین بۆ دژایەتی گۆڕانیان لایەنێکی تر بۆ ئەوەکەین کە هەمومان کۆبینەوە چارەسەری ئەم چەق بەستۆ بکەین کە خۆتان چاوتان لە ژیانی خەڵکەوەیە باشە لە پێشوودا ینی قسەی ئەوەتان دەکرد ینی لە داهاتوودا لەگەڵ هەر لایەنی قسە بکەن دەبێ بە هاوبەشی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئێوە گفتوگۆ بکەن ینی ئێستا ئێوە لە پارتی نزیکن ینی ناوەڕۆکی ڕێکەوتنی ئێوە لەگەڵ پارتی بە بزوتنەوەی گۆڕانتان ڕاگەاندووە ئایا لە ماوەی ڕابردوو مەشوەرەتان بە بزوتنەوەی گۆڕان کردووە؟ بەڵێ بەڵێ اینجا ئێمە ئەو کۆبنەوەی کە کرا ئەوەی کە لە هەولێر کرا خۆ جارێ هیچ شتێک ئیتفاقی لەسەر نەکراوە ڕێەکان ئاڵوگۆڕ کراوە دێ بەرنامە دانراوە کە بزانێت چی ئەکرێت چی ناکرێت چۆن هەوڵبین ئەمەزە بکەین ئیتفاقێکی ترمان نەکردو جاری شتێکمان بۆ نەکردو دوێنێش ئەو هەواڵانەی تر کە قسەیان کرد و ئەگەر بکرێ و مەسلحەتی میلەتی تیابێ من پێم وایە هیچ زەرری تیانیەوە ئەوانیش ئاگادان و خۆیما گەر بچین بۆ لایەک نابێ پرس بۆوام بکەین ئەوانیش پرس بە ئێمە ناکەن پێویست ناکە ینی خۆی مەپرس بە یەکتری بکەین ئێمە حیزبێکی سەر بەخۆین ئێمە هێزێکی سەر بەخۆین قیادەمان جیاوازە شتمان جیاوازایی خۆی ما گەڕوا بووینە هەر بە وەکو یەکێتی وەکو جاران ئەچوین و بە یەکەوە بەڵام کە لەو کاتەوەی کە جیابووینەتەوە کەسە ئازادە لەوەی خۆی کە بۆ لای چی هەڵەبژێرێ و هیچیشیان دژی ئەویتر نییە من پێم وایە خەڵک با زۆر چاگەوە بزانێ ئێمە کە هەر ئیتفاقی بکەین لەگەر هەلانی بکەین بۆ دژایەتی هیچ دایکتی ناکەین تەجروبەی ئێمە ژوەیە تەجروبەی میلەتەکەشمان داوەمان ئەوەمان لێەکە لەبەرەوە با ئەوە بزانێن باوە خەڵک حسابی لەسەر نەکاگەت چوینە لای برادانی پارتی کۆبوونەوە کرا و کۆبوونەوە باشی کە کرا من بە شتێکی ئیجابی زۆر باشی زانم معنای ئەوە نییە ئیتر خەڵک بێت وابزانانی ئەوە دژی لایشترە باشە ئێوە لەگەڵ پارتی لەسەر چی ڕێکەوتن ینی زۆر قسە دەکرێت زۆر باس و خوا زۆر زانیاری بڵاو دەکرێتەوە با لە زاری بەڕێستانەوە گوێبیستبین بەڕاست یەکێتی و پارتی لەسەر چی ڕێکەوتونە قوربان جارێ ڕێکەوتن نەبووە ئیلا چۆنەڵی دەردەشە و قسەکردن لێک تێگەیشتن با بڵێن لێک تێگەیشت ئەو لێک تێگەیشتنە جارێ وا بکرێ بە وەفدێکی مشتەرەک لەگەڵ ئەو دانیشتانە کۆبوونەی دۆم کە ئەکرێ هەوڵبن بە مشتەرەکی لەگەڵ هەموو لایەنەکانی ترا بچن سەردانیان بکەن و خەڵک چۆنەڵی پەراوێز نەخرێ هیچ لایەنێک بەبێ ئەوەی هەرکەسە حەقی خۆی سەقاقی خۆی و خەڵکی تریش ببینرێ بە وەفدێکی مشتەرەکی بچن بۆ بەغا بۆ ئەو باسانی کە لەم ڕۆژانەی چەند ڕۆژەی داهاتووە کە قسەی لەسەر کراوە ڕائەکانمان موحەد کەین ڕێکی خەین
بە یەکگرتووی بە قەرارێکی باشەوە بچین داواکانی خۆمان داوای میلەتەکەمان لەگەڵ عێراق و لەگەڵ حاکمەکانی عێراق قسەی لەسەر بکەین ئەم دوو خاڵە ئەساسی ئەمە دوشتی سەرچین دیارە خەڵکی تریش قسەیە بێ ڕەنگە لە کاتی دانیشتەکانی دووهەم و سێهەم و تەرانی تریشە من تەمە ناکەم زووترین کات وەختی پێ نەکوژین چارەسەری بکەین و هەمومان بتوانین ئەو شتانی کە پێویستە بۆ میلەتەکەمان باشە لە قسەکانی بەڕێستان و لە قسەکانی بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە دەردەکەوێت کە نزیکبوونەوەی پارتی و یەکێتی لە یەکتر لە قازانجی خەڵکی کوردستاندایە بۆ چێوەندە دڵنیان کە ئەمە لە قازانجی خەڵکی کوردستاندایە لە کاتێکدا بەشێک لە پارتەکانی دیکە هەر لە ئێستاوە نیگەران بوونە بەو نزیکبوونەوەیە وەڵا هەر کەسە کەیفی خۆیەتی بەڵام من پێم وایە ئەو نزیک بوونەوەیە نەک لەگەڵ ئەوان لەگەڵ لایەنەکردنی شەشتێکی باشەوە ئێمە کە کردومانە بۆ مەسلحەتی میلەتەکەمان کردومانە بۆ ئەوەمان کردووە کە ئەم وەزعی بێمەعاشی و مزاهرات و بێئیمکانێتی و نەوت و نازانم بوجە و هەموو شتێگەیە بگەین نەتیجەیەک و چارەسەرێکی بۆ خەڵکی کوردستان بکرێ ئەینا خۆ ئێمە کە لە یەک نزیگە بینەوە خەڵک بۆ نیگەرانە بێ خەڵک بێ پێی خۆش بێ هەموو کوردیەک بێ هەموو میلەتی کورد و پارتی وێکی کە ئێمە برای بەڕێزیم ئێمە هێزمان هەیە ئێمە دوو هێزی گەورەین هێزێک نین من یەک شتان بەبیێنمەوانە خەڵک پێی خۆشە ئێمە لە قڕقڕ و شەڕابین خەڵک پێی خۆشە ئێمە کوڕی خەڵک بەکوژ بین ئێمە مامجلال یادی بەخێر هەموو جارێ ئەیوێت ئێمە لەگەڵ هەموو لایەنەگاگە تووشی کێشە تووشی قڕەبین ڕەنگە ئاسان بێت چارەسەری ئاسانە ئێمە و پارتی ئەگەر تووشیەوە بین ماڵی کورد وێرانە بێ من ئێستا ژەو قسەیە ئەەکەمەوە هەمومان ئەو ئاگرەت زاوە پێمانە هەمومان ینی ئازارمان لێ دیوە کوڕی خەڵکمان بە لەبەرەوەی خەڵکە بێ پێی خۆش بێت ئەم دوو هێزە گەورەیە کە لە ڕابردووشە تەجروبەی حکومڕانیمان هەبوو بە یەکەوە پەرلەمانمان تەشکیل کردووە وەزارەتمان تەشکیل کردووە بە یەکەوە حکوومەتی سەدامان ڕوخان و کۆڵەکەی ئەساسی بووین لەبەرەوە من پێم وانەیە کەس پێی ناخۆش بێ ئەوانەی کە ڕەنگە گەنجێک بێتە سەر فەیسبوک و سەر قسە بکە ئەوە ینی ئێمە چارەنووسی ئەم خەڵکەمان لەسرە خەڵکە بێ مەسئولیت بە مەسئولیتەوە قسە بکە هەموو لایەنەکانی تریژە بێ مەسئولێتیی مێژووی خۆی لەسەر هەمومانە بێ هەوڵ بین ئەو کێشانەی کە هەمان لە بین یەکتیاوکو برا چارەسەری بکەین باشە من ناچارم کۆمەڵێک لە تێڕوانینی حزبەکان بۆ بەڕێستان بخەمەڕ و دیارە محەممەد حەکیم گوتەبێژی کۆمەڵی ئیسلامی لە دیدارێکیدا بازدەوە دەکات دەڵێ ڕێکەوتنی دووەمی پارتی و یەکێتی مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان دەبێت وەڵای جاوە حەقی کەیفی خۆیەتی ئەو ڕێی خۆیەتی با خۆی بزانم زەرەکەی چێ بۆ کوردستان من ناکۆمە مناقەشە لەگەڵ کاک محەممەد حەکیمیان هەر کاشێکی ترەوە ئیشی من نییە ئەوە مێژوو تاریخ ئیسپاتیەکە ڕێکەوتنی خۆشیان و ئێمەش و ئەی باشە دەست بینە خەیەک و خەڵک تەماشامان کە و تەماشاکەر بێ من پێم وایە ئێستا ژێڵێمەوە ڕێکەوتنی ئێمە هێشتا کە ڕێکەوتن نەکراوە خەڵک اینجا هەر لە خۆیەوە جاری حکومەدا و خۆشیانە بێ زۆر چاک بزانن هەموو لایەنەکان زۆر چاک بزانێ ڕێکەوتن ئەگەر بکرێ ئەوە دانیشتنی بۆ ئەکرێت مناقەشە ئەکرێ لەبەرەوە پێم وانێ دژی هیچ کەسێ بێەوە گەر بە زەرری ێزانن ئەوە خۆیتوانێت جوابی خۆی باتەوانێ من بە قازانژ ێزانم باشە بەڕێستان بازدەوە دەکەن کە یەکێتی و پارتی دوو هێزی گەورن لە هەرێمی کوردستان کەوایە چەندە گرنگی هەیە لەوەی حزبەکانی دیکە لە پرۆژەی هاوبەشی پارتی و یەکێتی ئاوت نەکرێن پێم وانەیە کە هیچ کەسی ئاوت کرێ و ئاوتکردنی کارێکی خراپە چووکە ئەوانە بەشێکن لە میلەتی ئێمە بە ئیسلامی و عیلمانیەوە و ئەوانە خەڵکی کوردستانن و دابنیشتێ ئێمە کەوتمان من پێشتری وتم هەردوو لاکەدا نشین و کۆ ئەبینەوە لە سەدانی لایەنەکانی تیژ بکرێ ئەی باشە ئیمڕۆ وەسا لە تەلەڤیزیۆن پێشەوە بینیمە لە تەلەڤیزیۆنەکەی خۆتان و کاگ سەلاحەدین بەهادین و کاگ مەسرور و کاکانە مۆ حیزبەکان دانیشن مناقەشەکەن هەموو شتە بە دیالۆگ و گەینە چارەسەرکردن لەبەرەوە من پێم وانییە ئەوە کە نیگەران بن و کەسیشیان تەرگ نەکرێ و هەوڵ بین بەقەدەر ئیمکانێت و حەجمی خۆیان بەقەدەر توانای خۆیان هەموو هەنگاوەکان بە یەکەوە بینین و چارەسەری وەزعەکە بکەین باشە لە پێشوودا زۆر گفتوگۆ کرا پرۆژە هەبوو بەڵام وەکو بینیمان هیچ لایەنێک ئامادە نەبوو سازش بکات لەسەر هەڵوێستەکانی خۆی
لە کاتێکدا ئەگەر حزبەکانی دیکە بە تایبەت ئێستا یعنی وەکو باسی لەوە دەکرێت یەکێتی و پارتی بەیەکەوە بە شێوەک لە شێوەکان لێک تێگەیشتنێکیان هەیە ئەگەر یەک لەو حزبانەی دیکە کە لە دەرەوەی ئەو پرۆژەیەن ئامادە نەبوون سازان بکەن ئێوە چاڵوێستێکتان دەبێت تەمەناکەم هەمومان بۆ قازانجی کوردستان بۆ ئەو قۆناغە تازەیە کە لەبەر دەممانایە بۆ ئەو شەڕەی کە لە داهاتووشە ڕەنگە تووشی شەڕی تربین بۆ ئەم بەدەرکردنی تیرۆریستان و پیاکوژانەوانی بە ناوی خلافەتەوە هەمومان بین لە دەور یەکتی کۆبینەوە و ئەگەر لایەنێکی ژەگەر خۆی نەهادەوە خۆی مەسوولە بەرامبەر بە وەزئی خۆی و بەرامبەر بە سیاست و کادیر و ئەندامەکانی خۆی من پێم وایە ئێستا ژێڵێمەوانە ئەم میلەتە هەمومان لی مەسوولین لە تاچێکەوە ئەبێت چاومان لە خەبات و مادووبوونی ئەو پێشمەرگانە بێ کاری چوان نەکەین کە لەوە زیاتر میلەتەکەمان بەمەز ئەوە بناڵێنێ و هەوڵ بین لەگەڵ ئاخر توانای خۆمان سرف بکەین یەکێتی پارتی لایەنەکان تێ بۆ چارەسەرێکی گونجاو بۆ مەزعا هەر کەسێکی ژنەهات و قەنەعەتی نەبوو خۆی مەسوولە بەرامبەر بخۆی من مەسوول نیم لەوان باشە ینی بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی ئێوەیە بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنی سیاسی لەگەڵ ئێوە هەیە ئێوە بۆ بزوتنەوەی گۆڕان چ پەیامێکتان هەیە چ ڕێنماییەکتان هەیە بزوتنەوەی گۆڕان لە داهاتوودا بەشدار بێت لە حکوومەتی داهاتوو یاخود وەکو ئۆپۆزیسیۆنێک بمینێتەوە کە زۆر جار بازدەوە دەکرێت لەو دوو بژاردەیە هیچ ڕێگای دیکە لە بەردەم بزوتنەوەی گۆڕان نییە ئەوە خۆیان من ناتوانم لێرەوە وەکالەتی بزوتنەوەی گۆڕان بکەم کە چی هەڵەبژێرن معارەزە ئەبن یا بەشدارە بن بەڵام ئێمە دوێنێ مەسوولی دەستەی کارژەری کار بەختیاوتی هەوڵ دەین لە چکە کۆمەڵێ شتەیە کە وا بە معلقی ماوەتەوانیە بۆ ئەوان گلەیان هەیە ڕەنگە ئێمە ژەمان بێ دانیشین لەگەڵیان دیارە کە دانیشین بۆچی دانیشی خۆ بۆ ئەو شتە ئەساسیانە دانیشی کە ئێستا باسە و کە لەسەر هەمومان قسەی لەسەرەکەین تەمەناکەم ئەو دانیشتەی کە لەم دووسێ ڕۆژە ئەکتێر لەگەڵیانە بگەینە هەنگاوێکی باش و هەوڵیش بین ئەوانیش و خۆشمان هەموو لایەک لەگەڵ ئەو برایانەی ترکە و پێکەوە چارەسەرێکی وەزعەکە بکەین باشە خۆیان مەسوولن باش بڕیار وا بوو کۆبنەوەی یەکێتی و پارتی لە هەفتەی ڕابردوو دەست پێ بکە بەڵام کۆبنەوەکان دوا کەوتووە ئەمڕۆ شاندی پارتی بە سەرۆکاتی مەسرور بارزانی سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکا ینی دەکرێت ینی باز دەوە بکەیت کە ئەم گۆڕانکاریە لە پلان و بەرنامەی سەردانی حزبەکان بۆچی گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ گۆڕانەکە بۆ ئەوەیە من پێم وایە ئەوان پێویستە ڕێی هەموو لای وەربژیرێ اینجا بە کۆمەڵ بێیان خۆیان هەر لایەنە حزب خۆی ئازادە چێ بینێ ئێمە قرار بوو کۆبوونەوە بکرێ بەڵام کە دواکەوت زەوک و باسی کرد ئێمە چەند برادێکمان لە دەرەوە بوونەوەی کە عیلاقیان زیاتر معنین بە ئیشەکە هێرۆخان لێرە نییە کاک بەختیار دوێنێ هاتووەتەوانێ کاک مەسعود لێرە نییە اینجا لەبەر ئەوە ئەو کۆبوونەوانە دواکەوتۆ دواکەوتن ڕۆژێک دو ڕۆژ مشکلە نییە بەڵام خاو نەکرێتەوانێ و لاینەکانی تریژێ سای هەر کەسێک ئازادە چێ بۆ لای هەر حیزبێ گەچێ بۆ لای چیە ئەمە ئەمانەوەیە من لە بیدایەتی قسەکانمە باسیەوە کە مەڵێم ئەم وڵاتە بە هەمومانە بێ بینایکین و بە هەمومان چارەسەریکین چوونەکانیش بن زۆر بە تەبیعیە بینم باشە کەوایە تێڕوانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە لە ئەگەرێکدا ئەگەر حکوومەتێکی تازە پێک بهێنرێ تەواوی حزبەکان بەشداری ئەم حکوومەتە بکەن لە سەد ئەگەر بگەینە نەتیجەیەکی باش بۆ چینە چکە ئێستا هەمویان مشتەرەک نین ئەی خۆ ئێستا لە دەرەوە نین کاکە هەمویان ئەوانەی کە لەوێن ئەوە یەکێتیەوە کۆمەڵە ئەوە یەکگرتووە ئەوە پارتیە یەکێتیە هەمویانی تیان دیارە ئەو مشکلێش کە بوو لەگەڵ برایانی گۆڕانە من تەمەناکەم ئەوە ژەر عیلاج و چارەسەر بکرێ و بەم دانیشتانە بگەینە نەتیجەیەکی باش و بۆی کە خەڵکی کوردستان دڵخۆشکەین باشە ئێستا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت ینی تەواوی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕێکەوتنەکە یاخود لێک تێگەیشتنەکەی پارتی و یەکێتی ڕازینین و بەپێی بڵاوکراوەیەک بازدەوە کراوە کە دەبێ ئەنجومەنی ناوەندی یەکێتی بڕیار لەسەر هەر ڕێکەوتنێکی استراتیژی بدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر هەر لایەنێک ئیمزای بکە بەڵێ
وەڵام من دیارە ئەنجومەنی ناوەند بەشێکن لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرەوەی یەکێتی نین و ئەگەر هەر ڕێیشیان هەبێ دیارە ئێمە باسم کرا هێشتا ئێمە کۆبوونەوەیە کراوە هیچ ڕێکەوتنێکی میزان نەکراوە بە خەڵک بە وای لێ هاتوو بە چاوی حساسێتەوانێ برادرانی ئەنجومەنی ناوەندیش ئەوانی ژەقی خۆیانە بەشێکن لە یەکێتی ڕەیان هەبێ و ملاحظات و شتی خۆیان هەبێ و لە داهاتووشە لەگەڵەوانی شاکۆبوونەوە بکرێەوە لە ڕابردوو شاهروا بۆ هەر کۆبوونەوە کرابێ هەر شتێک کرابێ ئێمە لەگەڵ چۆنەڵێ ئەوەی کە معنین بە ئیشەکە لەگەڵ برادران و ئەنجومەنی ناوەند کۆبوونەتەوانە و بۆ ئەوە چکە ئێمە هەمومانە بێ وەکو باسم کرد هەموو یەکێتیەکان ئەبێ هەمومان بەیەکەوە بتوانین بگەینە قەناعەتێک و چارەسەری وەزعەکە. باشە بەڕێز مستەفا هەرچەندە ینی ئەو نزیک بوونەوەی پارتی و یەکێتی بە لێک تێگەیشتنی وەسف دەکەن بەڵام بێگومان حزبەکان بەم شێوەیەی نابینن پێیان وایە پرۆژەیەکی هاوبەشی یەکێتی و پارتی هەیە بەڵام پرسیارەکەی من لێرەدا لەسەر پێگەی یەکێتیە ئاست ینی توانای یەکێتیە لە پەرلەمانی کوردستان لە باشووری کوردستان یەکێتی هەمومان دەزانین پاش جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان ئەو یەکێتی پێشوون نییە کە 50 لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هاوبەش بێ. ئارێس عەبدوڵڵا لە لێدوانێکیدا دەڵێ پارتی دەیەوێت یەکێتی تێکەڵاوی کێشەکانی خۆی بکە. ئەرێ بەڕاست یەکێتی دەتوانێت بەڵانسی هێز دەگەڵ پارتی ڕابگرێ لە داهاتوودا بۆ حکومڕانی لە کوردستاندا؟ وەڵای اینجا لە خۆ دەزانی هەندێ ڕێی تایبەتی شخصی من مەسئولین لە ڕێی هەر کەسێکەی لێتەوە ئەم دانیشتەی ئێمە من زیاتر ڕێی خۆم و ڕێی ئەوەی من ناتوانم سا تعبیر بکەم لە ڕێی هەموو ئەو کەسانە کە ڕێی خۆیان دەڵێن لە شاشەکانیان لە شوێنەکانەوانەیە و ئێمە پێویستە باڵانسی هەموو وەزعەکە ڕابگرین و وەکو بیدایەتی شتم ئێمە ئەبێ مەسئولین بەرامبەر ژیانی خەڵک بەرامبەر مستەقبەلی خەڵک بەرامبەر دیفاع لە کوردستان بەرامبەر بە هەمووی اینجا هەر کاشی قسەکە خۆی تەحملی مەسئولیت دەکا بە هەر باسیێک بێ لەوانەیەکی ئیکە. باشە بەڕێز مستەفا چاوڕەش ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. سوپاس بۆ ئێوەش مەمنون زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناو بڕێ. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە شنگال و کێشە نێوەخۆیەکانی نێو شنگال بە تایبەت لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان لە ماوەی ڕابردوودا یاخود هەر ئەمڕۆ شاندێکی بە ناوی کوردانی ئێزدی سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردووە و داوایان لە بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران کردووە هاوکاریان بکەن بۆ ئەوەی شنگال ببێت بە پارێزگایەک لە عێراق. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە ڤیان دەخیل نوێنەری کوردانی ئێزدی لە پەرلەمانی عێراق لەگەڵمانە. خاتو ڤیان بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. بۆچی ئێوە سەرلەبەری سەردانی شاندێکی کوردانی ئێزدی بۆ کۆماری ئیسلامی ئێران ڕەت دەکەنەوە کە لە کاتێکدا ئەوان یەک داوا دەکەن ئەو داوایش ئەوەیە شنگال بکرێت بە پارێزگا؟ gelek spas spasiyawet kem birastî bû me yanî ke êzidî çi ilaqatê me baş bin li gel dewr û berê me li gel cînarê me li gel mesela noke hemî zanin qeziya a êzidî mesela li hemî alemê me bilav kir û me gote hemî xelk û hemî mujtemacê duwelî gelek terkîz kiriye ser qeziya êzidî gelek muhim e jî heta li gel ئەو دەولەتێت دەور و بەرێتمە و جینارێتمە ئەفتشتە چێ ببێ بەڵام یەک ئەو مەهابوو وەختێ وەفدەکی وسا چێ لازمە هەکە وێ بناوێ ئێزدیا ئاخبن لازمە عەلەقەل تەمسیلە ئێزدیا بکەن
أو كسيت كتشون بديتنا من تمثيل همي مجتمعي إزدينا كاتن قالكش مجتمعي ما إزدي احتمالا نا السر وبيرو بوچونا كأف هندك شخص هينا الفي وفدي تشوينا بلام هكا ما بس تاوان بس كطلب بكانش دولتا إيران إسلامي كهاري كاربن بوش قال ببتا محافظة بديتنا من بري أم بشنا إيراني مفروضة أملقى العراقي باخذن چونك أفتشتكي داخلية أفشانكي داخلية أملقى الحكومة عراقي باخذن أملقى الكردستاني باخذن بري أم بشن مشكلة خو بو خلكي دي تصدير كان أفيك يا ددوي أفشولا كاشنقال ببتا محافظة أفنشولي دولتها أفشولي برلمان وشولي حكومتها وأفا تقريبا بيهتر الصالة كما أم هول الدين وأم بريد كيت قانوني السر شولت كان كاشنقال ببتا محافظة وشنو باش شنقال بخو خلكي شنقالي أو تيدا إزدي بن وغير إزدي بي خلكي شنقالي أصلي خو أو قرار بدن كجاري شنقال دبتا محافظة كسر هريما كردستاني يعني هرب مين سر حكومة مركزي اجبر هندي يعني استغرابا مسر في موضوعي بوشي أمتشن أو مشكلة خوب وخلك كيدي بحث كان كهندك تشتدي ضروري ترهينا أو أمكارن فا مشكلة النيف خدا حلكين باش ايوه ضلين اواني سرداني كوماري اسلامي ايران كرديانا نوێنەری کوردانی ئێزیدینین بەڵکو بەشێکن بەڵام لە شاندەکەدا نوێنەری بابەشێخ نوێنەری حکوومەتی عێراق و ینی شاندێکی ینی باڵا هەبوو نوێنەری حەشدی شعبی نوێنەری یەپەشەش لە نێو شاند و وەفدەکەدا هەبوو بۆچی ئەمان نوێنەری کوردانی ئێزیدی ناکەن؟ براستي نوێنەری بابەشێخ ئەز بدیتنا من بابەشێخ شخصية دينية تمثيل يعني نمفروضة تداخل بمسائل السياسي بكاتن كسانكي يعني دينية شخصية كمظنة مفروضة أف مشاكل السياسي أو تشيقك جي دور بو خلكي دي بهيلن أو كارن حل كان أبيك أبدي تنا من ممثلة باب الشيخ مفروض بو القلب في وفدي بي يددوي أو كسيت ويدري أزبج من تمثيلها همي خلكي إزديد كان وبدليل إنه قالك إيش ما يزدي أم مفاجئ بو في مسألة كا تشوينا إيران بو كجاري تشي أجندات توان احتمال أجندة معلن إنه جبرشن قال ببتا محافظة كبديتنا من أبنا شغل إيرانية وأم نظن أجندة دي تشينا القل إيران أفيك يا ددوي بديتنا من إنه هندك أطراف هينا استغلال هندك أزمات سياسية كان الفي دبريل دبرا شنقالي أم همي ظان دبرا شنقال قالكي جرينجا بو إيران بتايبتي چونك أم السر سنوري سوريانا إجبر هندي منافي مجتمعي إزدي ببتا ورقك النيف أحزابا أفا ببا وأفا بيني بو ما قالك جرينجا أم بقوة بين داخلي ولاتي خول داخلي چه كردستان بشتافانيا ما بي چه عراق بشتافانيا ما بي أفا بو ما قالك جرينجا يا ددويجي طبعا أف وفدا أكيد ترتيبة برادريت ميت حشد الشعبي أزبخو من شي رخنانين السر حشد الشعبي وسر أو بطولات حشد الشعبي ككرينا الأنبار وصلاح الدين وحتى الموصلة أفا تشتكي قالكي بيروزا بلان تداخل الهندك مشاكلة اجتماعي وسياسي الداخلي شنقالي بديتنا من چند دور ببن بوما إزديا أم چند خو بباريزن خو دور كان الفان مشاكلة بوما باشترا يعني هتانو كاحتمال چونك شنقال موقعك استراتيجي قالك يقرن هيجبر هندي أفهمي التدخلات تداها به ودولة وكدولتك إيراني كسياسة وقالك سياستك بقوته ومعروفة بوهمية صبدوس بالقل وفدارونانه واتفاقات استراتيجيناك بلكو هكرونه دلقل هريما كردستاني رونه ودلقل عراقي اتفاقاتا بك جبر هندي منابع أفقى زيام الزنيا إزديا أموسا ليكن كاس بدوز باببتا
تشتكي طائف السر همي مشاريع تواني استراتيجي المنطقة. باشە ئەگەر ئەو شاندەی سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کردووە یعنی نوێنەری کوردانی ئێزیدی نەبن باشە لە ئێستا چێ نوێنەرایەتی کوردانی ئێزیدی دەکات چێ دەتوانێت بەرژەوەندەکانی ئێزیدی لە دەڤەری شنگال بپارێزێ. من نقول أنه أف وفد تمثيلا إزدياناك بلكو تمثيلا جزءكي مهمش إزدياتك چونکە یەکیشوان ئەندام پەرلەمانیە سەرکۆتا ئێزدیا بناوێ کۆتا ئێزدیا هاتیە پەرلەمانە عێراقی عەفوەن اش بەر هەندێ ئەف تەمسیلە مجموعەکە یا مهمت کە دەڤەرا شنگالێ و سەر ئاستی ئێزدیا بەڵام ئەو کەسێت گەل حەشد الشعبی ئەز دیتنا خۆ یعنی گەلک علاماتێت استیفهامی سەروانە کە بەرینەها قەزیەکە مهمژی سەروان هەبوو قضية 2 مليار دينارت عراقي كبو شنغالي تشوبو كهتانو كاف قضية نظام تشليهات ما تحويلي نزاها كريا يعني شخصك باريت بلنغازت ازديا وسا تصرف بكتشينا ببتشنوي ناراتي وان بكا دولتك وكا دولتك ايراني از فدقرهم دبيجم حكا اف تمثيله جزء كيش ازديات كان فجزء كي قالك مظنجي هيا نت ممثلا ثانيا مدفي يعني تركيزي سر مسألة كان مهم بكم شاندك شو إيران بديتنا من أم هند موضوع التسخيم نكن ومظن نكن مجموعة الشخص شونا دولتك جينارة منا بو قضية كي بحث بكن أفنى تشتكي جلكي جرينجا شونك سياسة الدولة اعتماد السر وفوداناك اعتماد السر وفدكي نارسميناك يعني وفدكي نيرسمي أولا تخويلك رسمي بوفدينينا فإجبر هندي شو سياستك بەڵام هەر خۆت دەڵێ پرسی بە پارێزگاکردنی شنگال ینی ئەمە یەکێکە لە مژارەکان لەوانەیە ئەجندای دیکەی لە پشتەوەدا هەبێ ینی هەر خۆت مەترسیت لەوە هەیە کە لە پشت ئەم سەردانەدا ئەجندای دیکە هەبێ بەڵام مگوتەتە دەولەتەکە وەکە کۆمارە ئیرانە ئیسلامی اعتماد السر ئاخفت یعنی کە استراتیجیەن تشتكي بك اعتماد السر اخفتنا وفدكي ناكاتن او دي معلومات شوان وربقرن كاجاري تشوه هيا كاجاري وتشدفي ودل نكخو تسجيل كان وهو دي خلاص به حشد الشعبي ام همي الظاني وانزيكي تلع فريا وبلا ام همي يجي بظانبن كاتفاقك قالكي باش هيا النيفا قيادات حشد الشعبي وهريما كردستان يجي سر مسائلة وجود وان الشنغالي وفان دفريت اتنزيكي كردستاني الموصلي وعلاقة ما كهريما كردستاني قال لك يا باشا القال حكومتها بغداد فتشو زررك نينا أم مترسيك منينا بتشن يعني كاستراتيجية هبي يعني تشتكي فعلي هبي السر أرضي واقع سبدوسبا المسألة شنقالي وزدي سادد دوباركم أم نمفروض أم هندك تشتاق لكي مظن بكن واهتمامي قالكي بدني احتمالها كما اهتمامك بهتر يعني اف موضوع ادي بهتر مظن به بالعكس ما وفدك شونا وفدك تمثيلها همي ازدياناكا ازددي ساتركز كم همي ازدياناكا بلكو هندك شوان او وفدك شونا بو داخوازي هندك تشتا احتمال مصالح الشخصي تدابن وافا قالكي مهمه لازمه ان بظانب المصالح الشخصي قالك جار الهندك وفده بهترة إيش مصالحة عامية مصالحة خلكي أم هم الظان إنه كإزدي بشي مرحلة كي درباز بوينا أفهمي نازحية ما الهريما كردستانينا وضعي وانقلكي خرابة أفهمي قيتشية ما البندستي داعش ماينا أفهمي موضوعة مهم من قركة أمل قل حكومتها هريما كردستاني والقل حكومتها عراقي رونهن وبحث بكن نبش نجهد باش إيوا باش يوغل شيوكان برسكا با شتێکی لاوەکی دەبینن لە کاتێکدا دوو فاکتەرتان هەبوو دوو خاڵتان هەبوو کە ینی ئاماژەکانی ئێوە پشتڕاست بکاتەوە بەڵام ئەو دوو خاڵە یەکێکیان کە دەڵێ هەولێر لەگەڵ بەغدا پەیوەندی باشە و ڕێککەوتنی هەیە و هەرێمی کوردستانیش لەگەڵ حەشدی شعبی ڕێککەوتنی باشی کردووە سەبارەت بە
مانیان لە ناوچەکانی دەڤەری شنگال بەڵام لە هەردوو ڕێکەوتنەکەدا یعنی ئەگەر بگەڕێینەوە ڕابرد و هیچ کاتێک بەغدا پابندی ڕێکەوتنەکان نەبوو ئەگەر باس لە حەشدی شعبیش بکەیت یعنی لە دووس خوورمات و ئێستا حەشدی شعبی یعنی ئازاری کوردانی دانیشتوانی ئەو ناوچەیە دەکا بۆ ئێوە ئەوەندە دڵنیان کە ئەمە پلانێک نییە لە دژی خەڵکی شنگال کوردانی ئێزیدی الهمية حروبة والهمية اتفاقات دائما هندك خروقات هي بس تشينا بأم تعميم كان الهمي نخير أزدي دوبارت كم علاقة ملقى البغداد والقل عبادي بتايبتي قالك فرقة الحكومات دي أبي تشوي القل مالكي هالصالة كأم همي ظانن علاقة ما جج وحدكي حدكي بلام نوكل قال حكومة عبادي فرقة قيادات الحشد الشعبي هكا السيد ابو مهدي المهندس يان الاستاذ هادي العامري افهمه علاقات مدباش نلقل وتشروجك امناقه هنا تصادمك قالك مزن القلبان قيادات بلام هر هاوكاري خود هر هاوكي شي خود كشاخوان عبد الله برلمانتارا سربا بارتي ديمقراطي كردستان الدلي حيدر عبادي هیچ جیاوازێکی نییە لەگەڵ نووری مالکی بۆ ینی بۆ کورد عفوا جێم لێ نەبوو دەڵێم هەر هاوپیشەی خۆتە شاخەوان عەبدوڵڵا باز لەوە دەکا کە حەیدەر عەبادی لەگەڵ نووری مالکی هیچ جیاوازیەکیان نییە سەبارەت بە کێشە و گرفتەکانی کورد ئەمن باسی ڕای خۆم دەکەم لەوانەیە برادەرە چیتکە ڕایە چیتکەی هەبیتم بەڵام ئەمن دەبینم زۆر فەرقی هەیە لەگەر ئەو فترەیە کە عەبادی بووە سەرۆکی حکوومەت لەگەر فترەکەی دیکە مالکی سەرۆکی حکوومەت بوو گەلک ڕێکەوتن گەلک دانیشتن چەند وەفدی کوردستان هاتینە ئێرە بە تەسەووری من هەندێک مرونەتی تێدا هەیە عیلاقاتی مەلەگە بەغدای پاشکە عەبادی بۆ ئەوە دیتنی منە لەوانەیە شخصە چیتکە بەو نەوعە بەو طریقەیە نابینیتن باشە بوونی حەشدی شعبی لە دەڤەری شنگال و بوونی هێزێک بە ناوی یەپەژە پێتان وایە ئاسایشی ناوچەکە دەپارێزێ؟ نەخێر ئەمن لە گەروەی نیمە کە حەشد شعبی و هیچ لایەنێکی دی لە ناو شنگال هەبێ بالعکس ئەمە پێمان زۆر گرنگە و دەبی ئیشێش و هەوڵی لۆ بدەین کە هێزەکانی پەکەکە و یەپەژە و هەپەژە و ئەو ناوانە هەمویان لە شنگال نەمینێ کاکە هیچ معقول نییە ئەمە ئەو دەبەرە ڕاستە ڕۆژێک لە ڕۆژان زۆر محتاجی یارمەتی بوون لە هەموو خەڵکەکە لە هەموو دنیا هاتن هێزەکانی یەپەجە هاتن یارمەتیمەیاندان بە سوپاسەوە ئەمە دائیمان باسی دەکەن و مەمنونی وانن دەبی بگەڕێنەوە جێ خۆیان پاشی کە شنگال ڕزگار بوو کە ئەمە تانیمان شنگالی ڕزگارکەین لە داعش دەبی ئەوان بگەڕێنەوە کو پێشمەرگەکانی هەرێمی کوردستان چوونە کۆبانی یارمەتی کۆبانیاندا ڕزگاریان کرد گەڕانەوە شەونی خۆیان دەبی ئەوانش بکە ئەمە ئەوانش وا بکەن ئەمە قبول ناکەین شنگال ببێتە قندیلی دوێ المنطقێ شنگال تایبەتیەکە خۆ هەیە احتیمالە نۆکە گەلک خەلک بەحسە وی مۆزوعی سیاسی بکەن یان پڕەیە حزبە بەڵام ئەس کەڤیان وەختێ ئەس بەحسە خەتەرەکە مەزن الهەبوونە پەکەک یان یەپەج یان ئەف هێزێت وسە الداخلي مجتمع يزيدي بناحية اجتماعي بحسابات كم چونك أبا مهمة بومن وبو ملتي من كديتنا من بو ملت وسياستا يبقى وكولتوري وان سيستمي وان قلق جاوازي هيا القل كولتورو أعراف التقاليد إزديا أم مجتمعك محافظا أم نكارن قيش وزارويت ما بچن ببنا يبكو وبكك وبچن ودركبن وچنج بندستي عوائلت خو أفا بوما تشتكي قلقي جرنجا ونها قلق عائلت ميت إزدي القيش وزارويت خود قرهن كچون چون برخ بكك كتينا أفا بو مجتمع إزدي دي مجتمع ما پارچە بکە دێ مەشاکلێت اجتیماعیش مەرە دروستکە ناحیە سیاسی گەلک خەلک هەینە بەحسا بێ ناحێت کە بەڵام بۆ من ناحیە اجتیماعی گەلک مهمە ئەف
سیستەمی پەکەک و یەپەک بۆمە ئێزدیا چێنابێ ئەم مجتەمعێکی محافظن بۆمە گەلک خەتەرە ئەم قیچێت خۆ بهێنێرنەوەی دەرێ گەلک وەکام گوتێتە زاروێتمان نەها نەتخۆیانە نەدیارن چوینە گەهشتینە پەکەک و ئەوائلێتوان مشکلەکە مەزن مشکلەکە ئیجتیماعیە مەزنمە هەیە ji ber هەندێ باشترین حلە بۆمە بۆ کە ئەم محافظە سەروی مجتەمعی ئێزدی بکەن کە ئەڤە هەزارها ساڵمە محافظە سەر بکریە ئەف پەکەکە و یەپەکە و ئەو ژبامە دەرکەبن دێ میسالێکی دمەتە هەکە ئەزەل ماڵا خۆ بم ماڵا من شەوتی جینارێ مەهات هاریکاریا مکرد و ئاگر بە مران چێت بێ ماڵا مڕوونە هێ بێژێ وەڵا خلاص مە ئاگرێتە بە مران لازمە ئەف ماڵە بۆ من بێ ئەڤە نەمەنطقیە هاتی تە هاریکاریا مکرد کەرم کەهلەوە سەهلەن هەرە ماڵا خۆ هەکە ڕۆژێک تە پێویست پێ بوو ئەژی ئەزێ ئێم هاریکاریاتە بکەم باش یعنی لە کاتێکدا مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە چوارچەوەی کۆبنەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای دەڤەری شنگال لەگەڵ تەواوی پێکاتەکانی ئەو ناوچەیە دیدار و کۆبنەوەی کرد بە ئاشکرا باسی لەوە کرد کە ئەوان هەوڵی جددی دەدەن بۆ ئەوەی شنگال بکرێت بە پارێزگا و باسی لەوە کرد کە هەوڵ دەدەن ئەو ناوچەیە ئاوەدان بکرێتەوە ئێستا بۆچی شاندێک بە ناوی کوردانی ئێزیدی کە ئێوە خۆتان دەڵێن ئەمان بەشێکن لە ینی نوێنەراتی بەشێک لە کوردانی ئێزیدی دەکەن ئەم داوایە لە کۆماری ئیسلامی ئێران دەکەن پێتان وایە هۆکارەکە چییە؟ ئەمن ینی پێم غەریبە ئەو کارە وا تەرجمە دەکرێتن کە ئەو شاندا بەداخەوە هیچ معلوماتیان نییە نە لەسەر دەستوری عێراقی و نەسە لە قوانینی عێراق بەڵکو کە یەکێک لە ئەندام پەرلەمانەکانیش لەگەریە و دیارە نازانن کە ئەو شتە بە دەولەتە چیتکە نابیتن ئەو شتە دەبی بەڕێ قانونی دەوڵەتی ئەو دەوڵەتە بکرێتن یعنی ئێستا ئێران ئەگەر قەراری دا شنگال ببتە محافظە سیستەمێک هەیە لە عێراق قانون هەیە لە عێراق دەبی بەو پرۆسسە دەرباز ببێ حتا شنگال ببتە محافظە ببتە پارێزگانە ئاخفتنێت ئیرانیان تورکیان حتا ئەمریکا نکارێبی تشتی بکە الکۆنگرسی ئەمریکا ئەعلانیان کرد کە سەهلنەینەوە لازمە ببتە محافظە کا بووە محافظە نە چونکە پرۆسەسێک هەیە القوانين بەڵام پێدوانیە ینی کۆماری ئیسلامی ئێران کاریگەری زۆری لەسەر حکوومەتی بەغدا هەیە محافظە بمعنە ئەفشاندە هیچ معلوماتێتوان نینە سەر نە قانونەك نە دستورەك نە تشتێکی بێدەبەرێ هەما چوینە وسا پێنج شەشەکن بۆ خۆ ینی ئەوەک تەرتیب کرینە زیارەتێک تەرتیب کرینە چوینەوێ دەرێت دو دێ ئاخفتنا بێژن و دێڤەگەرن ئەفە مەوزوع ئەوەی دێ خلاص ببێ أولاً يددوي تا المقدمة خدو سي جارات تبحثت كي شاندكي كردي إزدي أوان أفي تشينا وين دري خوب كرد حسابنا كان أفا شاند أفخو حسابت كان كا أو إزدينا نكردن جبر هندي چونكا هكا خوب كرد حساب كرباني دي عمل فيدر رونشتينا أفا هريما كردستانية أفا دولة عراقية أم دل فيدر مشاكا جاري ما تشدفي نروجك بەڕێز مەسعود بارزانی نانی چیروان بارزانی نا مام جەلال نا چ قیادەکە ئەم ئێت کووردا ڕێیەک المەگرتیە کە ئەم بچن بۆ وان بەحەسکەن کا جارێ مەشاکلێت مەچینە نەمەنطقیە ئەم چن مەشاکلێت خۆ بۆ هەندێکی دی ئەوکەن ئەڤە خۆ بکورد حساب ناکەم بەڵکو خۆ پتشتێکی دی حسابکەم بەلکو بە عەرابیان بەس ئێزدیان کا جارێ ئەو بیر و باوەڕێتوان چینە باشە ینی ئێوە دەڵێن ئێران کاریگەری زۆری نابێت لەسەر ئەو داواکاریەکی لاوەکیە بەڵام ئایا ئێران ناتوانێت لە ڕێگای حەشدی شعبیەوە لە دەڤەری شنگالدا هێز زیاتر ڕەوانەی ئەو ناوچەیە بکە ینی عەلەل ئەقەڵ دڵنیاییەک بدا بە خەڵکی شنگال جارێکی دیکە ئێوە نەهامەتیتان بەسەردا نایەتەوە ناکرێ ئێران وەک ناوچەکانی دیکە بە شێوەک لە شێوەکان لە ڕووی سەربازیەوە جم و جۆڵ و لە ڕێی عێراقیشەوە هاوکاری مادی ئەو ناوچەیە بکە ئەمە نابێتە گرفت بەڵێ ئێران لەوانەیە بتوانێت زەختێک لەسەر حەشد شعبی بکاتن و احتیمالە هێشتا
مثلەن احتیمالە لە ڕێی مادیەوە پارەیان لە بۆ بنێریتن دەزانی ئێستا خەڵکەکە شوەی لێ هاتیە بەداخەوە ئەمە لە زروفەکی زۆر خراپین هەندێک خەڵکی شووا محتاجە لەوانەیە هەندێک لە کەسانەی کە ئەوانە بابرێن محتاجن کە هیچ ڕێیەکیان نییە کە هیچ شوێنێکیان نییە کە هیچ ئیشێکیان نییە محاولە بکەم بەو شتانە کەسب بکەن وەرە پارەتان دەدەیان بە تەسەوری من ئەوەیە نقطەی ئەساسی کە بۆوان چووە کە دامەکی مادی گەورە لە بۆیان بێوەچی پێشتریش ئاماژەم پێکرد یەکێک لە وەفدەکە 2 ملیار دیناری لا حکوومەتی عێراقی وەرگرت بوو على ئەساس لە بۆ ئەو هێزانە تەوزیع بکاتن لە بۆ بابرێن ئەو خەڵکەی لە شنگال ئەوانەی لەگەر بوون لەگە حەشد شابی کە زۆر لە پارەکەش بزر بوو کەس نازانی چی لێ هاتێ و ئێستا مەلەفەکە لە نەزا هەیە لەوانەیە ئەمن بە تەسەوری من زیاتر مەوزوعی دامی مادیە هێزی خۆیان لەوێن دەرێ یعنی زیاتریەوە بکەن بەڵام دیسا دەگەڕێنەوە سبەی دووسبەی ئەگەر سبەی دووسبەی بە تەسەوری من قیاداتی کوردی لەگەر قیاداتی عێراقی بگەنە حەلەکی پێکەوە ئەو مەسئلانە هیچ تەسیری نابیتن و هیچ فعالیەشی نابیتن لە سارزی واقع بەڕێز ڤیان دەخیل نوێنەری کوردانی ئێزێدی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێگومان لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.